کورتە فیلمی کۆدی 1970 لە دەرهێنانی هێش و فاتحە لەلایەن ئاوارە محەممەدکاری وێنەگرتنی بۆ کراوە و لە چەندین فێستیڤال فیلمەکە نیشاندراوە لە ئێستاشدا بۆ فێستیڤاڵێکی نێودەوڵەتی لە ئەمریکا نێردراوە. من ناوم ڕوخسارە، وەک تاکە خانمێکی دەرمانسازی گرتنەوەی دەرمانی کیمیایی لە نەخۆشخانەیەکی وا کار دەکەم. دایکایەتی پاڵنەرێکی گرنگە بۆ پیشەکەم، چونکە لەگەڵ گرتنەوەی هەر دەرمانێکی کیمیاییدا هەست بەوە دەکەم منداڵێک بەدایک و کەسێکی ئازیزی دەبەخشمەوە. کارکردن لە بەشی دەرمانی کیمیایی پێویستی بە خۆپارێزیەکی زۆر هەیە، چونکە دەرمانی کیمیایی بۆ توشبوویەکی شێرپەنجە چارەسەرە، بەڵام بۆ مرۆڤێکی تەندروست هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجە. باشە، بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم فیلمە بە سوپاسەوە خات و هێش و فاتح لە ستۆدیۆ لەگەڵمە و ئەمەوێ گفتوگۆی زیاتر لەبارەی ئەم فیلمە لەگەڵیدا بکەم. خات و هێش و بەخێربەی، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سوپاس کاگاکەم، سوپاس بۆ میوانداریەکەتان، خۆشحاڵم لەرەی کەناڵە جوانێکی کورسات و ئەزمونێکی هونەری بەشەکەم لەگەڵدان. زۆر سوپاس. خات و هێش و با من لەوە دەست پێ بکەم. بۆ ئەم ناونیشانە دانا بۆ فیلمەکە ئایا مەبەستێکی دیاری کراوت هەیە؟ بەڵێ، پێش هەموو شتێک بەتایبەت ئەو نەخۆشانی ئەو نەخۆشخانانی کە تایبەتم بە نەخۆشە شێرپەنجەکان هەر کەسێک کە با بڵین لەو نەخۆشخانەیە کۆدێکی خۆی هەیە، بێگومان هەرێک لەم کۆدانە چیرۆکێکی لە پشتەوە هەیە. منش لە ڕێگەی کارکتەرە سەرێکەکەمەوە کە کۆدەکە تایبەتە بە و چیرۆکی ژیانی ئەوم لە ڕێگەی کۆدۆ گێڕاوەتەوە. باشە، خاتوێش و دروستکردنی فیلم جا دۆکۆمنتاری بێ، کورتە فیلم بێ، فیلمی دریژ بێ لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئاستەنگ و ئاڵنگاری هەیە. باشە، ئەی بۆ خانمان چۆن هێش و خان توانوێتی زاڵ بێ بەسەر ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانە لە کاتی دروستکردنی فیلمە بۆ نمونە؟ بێگومان بە تایبەتی حەزەکەمان ماژەوە بەم دروستکردنی فیلمی دیکۆمنتەری لە بەرێمە بین بە چاوێکی ڕاستەقینە بۆ ڕووداوەکان، ئەبێت بە هەموو وردەکاریەکە بە بەپرسیارەتی و بگوازینەوە. ڕەنگە من لەبەرەوەی کە من وەکو ژنێک نەگوەکەوەی کە بڵم ئاستەنگاتۆتە بەردەم خۆم، بەڵامەکوی کە کارکتەرە سەرەکیەکەی من ژنێک بووە، ڕەنگە ویستی بێتم هەموو وردەکارەکانی ژیانی با بڵین نیشان بەم چووکە پڕ بووە لە هێز، ویستمە هەموو هێزەکانی نیشان بەم، بەڵام لەبەر تایبەتمەندی کەسی کارکتەرەکە نەمتوانی بێ. هەروەها فیلمەکەی من لە نەخۆشخانەی تایبەت بە شێرپەنجە وێنەی گیراوە، لەبەر هەستیاری شوێنەکە ڕەنگە نەمتوانی بێت هەموو وردەکاریەکی ناو نەخۆشخانەکە و نەخۆشەکان و تەنانەت پیشەی کارمەندە تەندروستیەکان بە وردی نیشان بم. زۆر باشە. هێش و خان، من وەک لە سەرەتاشە لە پێشەکەکە باسم کرد ئەم فیلمە دۆکۆمنتاریە بەشداری چەند فێستیڤاڵێکی کردووە و لە ئێستاشدا بۆ فێستیڤاڵێکی نێودەوڵەتی لە ئەمریکا نێردراوە. دوای ئەوە بەنیازم بۆ فێستیڤاڵی تر بینێرن؟ خۆشبەختانە فیلمەکان لە ڕێگەی ڕێتاو فیلمەوە لە سەرەتای بەشداری پێکردن لە فیستیڤاڵە جوێنەکان، لە ئێستا لە فیستیڤاڵی دەنگی ژنانی ئێستا لە ئەمریکا لە پێشبڕکەی خەڵاتە، هەروەها هە لەگەڵەوەشا لە پورتوگال لە فێستیڤاڵی پۆرتۆفێم بە هەمان شێوە لە پێشبڕکەی خەڵاتایە و بە هەر بەرداوامیشە لە نادن بۆ فیستیڤاڵەکان. باشە، هێش و خان وەک خوێندکارێکی ماستەر کە زیاتر فۆکەس لەسەر وێنە کڵێشەیەکانی ژن کردووە، مەبەستمە هێش و خان چۆن توانیوێتی وێنای کارکتەرێکی ژنمان لەم فیلمە دۆکۆمنتاریا بشان؟ خۆشبەختانە لە دوا قۆناغەکانی خوێنی ماستەرام و ناونیشانی ماستەرنامەکەش مەر لێکۆڵینەوەی لەو وێنە کڵێشە باوانی کە بەردەوام لە فیلمە کوردیەکان وێنی ژنی پێ دووباراکانەوە لەلایەن دەرێنەرەکانەوە. من هەوڵم یاوە لەم فیلمە لە چەند کڵەشەی خۆم بە دوور بخەمەوە. یەکێک لەوانە بۆ نمونە ئێمە زۆر کات کارکتەری ژن وەکو کارکتەرێکی قوربانی چەقبەستۆ بینین کە چاوەڕی چارەنووسەکە و بڕیارێکی بەسەر ئەچەسپێنرە، یاخود چاوەڕی کارکتەرەکانی تری فیلمەکەیە بۆ ئەوی ڕێڕەوی ژیانی بۆ دیاریکەن. کارکتەرەکی من کارکتەرێکی بەهێزە، خۆی خاوەن بیر و ڕای خۆیەتی، ئەو لە ڕێگەی گرتنەوەی دەرمانی کیمیاییەوە کە کاریگەری بۆ سەر ژیانی خۆی دروست دەکات، ژیانی چەندین کەس ڕزگارەکە لە کاتێکا خۆی دایکە خاوەنی ژیانێکی تایبەت بە خۆیەتی و ژیانیش بە خەڵکە بەخشێتەوە. لێرە لە نێوان ئەم ژیانی تایبەتی خۆی ژیانی پیشەیە جۆرێک لە هێزم پێبەخشیوە. هەروەها جگە لەوە ژێمە زۆر کات یعنی بۆ جۆراتوتە بەرچاومان کارکتەری ژنەبێت یاخود زۆر قسە بکە یاخود زۆر هاوارکە بۆ ئەوەی بوونی خۆی پسەلمێنی و ئازارەکانی خۆی پسەلمێنێ. بەڵام من لەم فیلمە کارکتەرەکەم بە تەواوەتی کارکتەرێکی بێدەنگە، هەموو ژیانی لە ڕێگەی ئاکشنەکانیەوەی لە ڕێگەی دەستی کە دەرمانی کیمیاگرێت. بەڵام وێنای کارکتەرەکەت گۆڕیوە لەمان کاتە هێش و خان، وایە؟ یعنی چۆن؟ بە شێوێکی گشتی فۆکەس لەسەر
وێنای کارکتەرەکە کردووە بەڵێ لە سەر ژیانی کارەکتەرەکەی مەژنە لە فیلمەکە و ئەوەش مەبەستێکی خۆم بووە بۆی ژن بە خۆی با بڵین بابەتەکەین بابەتێکی زۆر مرۆیە باشە ئەو کەسانی کە با بڵین دەرمانی کیمیاگرنەوە ئەتوانین بڵێمەوە دەرمان جۆرە لە کاریگەری بۆ سەر ژیانان دروستەکە بەڵام نووسمەوە هێزە لە ژنێکەوە نیشان بم هەروەکو ئاماژەشم بیا کارەتەرەکەین بە تاواتی کارەتەرێکی بێدەنگە لە ڕێگە ئەو بە پرسیارەتی کە هەیەی بەبێ ئەوەی هیچ قسێ بکە ئەزانی کە چ کارەتەرێکی بێزە چۆن ژیانی خۆی خاتە مەدرسێەوە بۆ خەڵک بەڵێ باشێ شوخان بە شوێشی گشتی زۆربەی کات پیاوان کە کاری دەرێنانەکەن یاخود با بڵێن سینارێست وێنەی کارکتەری ژنیان لە فیلمەکانە کێشاوە هێشوخان ئەم هاوکێشەی پێچەوانە کردوێتەوە یاخود بە چه ئاراستەیەک کاری لەسەر ئەمە کردووە بەڵێ بێگومان پێش هەمووشتمە پێویستی بە باگراوندێکی معریفی هەیە من بە حکمی وەکو ئاماژەشمە توێژنی ماستەرەکەم کە ماوەی 2 ساڵ زیاترە من خەریکم بە دڵنیایە گەشتومەتە ئەو ئەنجامی کە لە سینەمای ئێمە سینەمایەکی پیاسەلاران هەیە کە وێنی ژنیانیان یعنی وەکو ڕاستەقینی خۆیان دروست نەکوڕێتەوە بەڵکو ئێمە پێویستمان بۆ هەیە ئیتر ئێمە وێنی ژنێک دروستکەین کە وێنی ژنی ئازابێت لە ڕێگەی بێدەنگیشەوە هێز ببەخشێتەوە وێنی ژنێکی نوێ بێت کە ئیتر لەو کڵێشە باوەیە دوور بخرێتەوە من هەوڵم یاوە لە فیلمەکەەوە بەرجەستە بکەم و بە دڵنیایش لە کارەکانی داهاتومار بۆ جۆرە بەردەوام بم کەواتە هێشوخان من لە قسەکان تا ئەم فیلمە دۆکۆمنتاریە تەنها ئێش و ئازار و مینەتی ژنان وێنا ناکە یان نایجێڕێتەوە هێشوخان مەبەستێتی پامێکی مرۆڤایەتی لە پشت ئەم فیلمە دۆکۆمنتاریە بگەێنێت بەڵێگومان پێش هەموو شتێ فیلمەکەی پامێکی مرۆڤایەتیە بەڵام بۆکو خۆم کە ویستومەکە لەسەر کارکتەری ژن کەم یەکێک لەو کارمەندانی کە لە نەخۆشخانەکە هەیە کە تاکە کارمەندی ژنیشتە لە نەخۆشخانەکە هەڵم بژاردەوە بۆ ئەوی چیرۆکی ئەو بگەڕمەوە ئەو لایەنە مرۆیە لە ژیانی ئەوە نیشان بم بەڵام هەر کەسی فیلمەکەکە یعنی بە تەنها وێنی ژنێک نبینێ وێنی با بڵێن فیداکاریە بینێ مرملانێ بینێ لێنەوە ژیاڵ بژارنی ژیان و مرنا ڕزگاکردنی ژیانی خۆی ژیانی کەسانی ترە یعنی پێش هەموو شتێ بابەتێکی مرۆیی گشتگیرە باش هێشوخانەوەنی من بزانم تۆ هەر لە بواری پراکتیکە چالاکی نییە لە بواری تۆریژە زۆر ئەکتیڤیت بزانم لەو بارەوە کاروبەرەمەکانت چییە؟ بەڵێ خۆشبەختانەوە من لە دوو هێڵا ینی هەوڵی کارکردنێ ساڵی پارلەمانگی دەیە یەکەم کتێبم بەڵاو بۆ بە ناوی هونەری حوتەم کە کتێبەکە لە یەک کاتە هەم مێژووی تیۆریشە وە لە ئێستاشە سەرقاڵی نووسینی کتێبی دۆم کە دەربارەی ژنە فیلمسازەکانی جیهانە لە مێژووە چۆن کاریان کردوەتەوە چرخ لەبەری پێم وایە بەداخەوە کە تەرکیز نەخراوەتە سەر دەرهێنەرە ژنەکان کە چۆن لە ڕوانگەوانەوە فیلم دروستەکەوێت و چۆن گێڕانی درەوە بەڵێ کەواتە ئەمە پلانی بەرهەمی داهاتووتە وەک لایەنی تیۆری ئەی وەکو پراکتیک جیاواز لەم فیلمە دۆکۆمنتاریە هێشوخان چیکەیتری لە هەکبەیە بۆ بێگومان لە ئێستاوی هەیە کە تەنها بیرۆکەیە وە سەرقاڵی دروستکردنی فیلمی تریژە بین بێگومان هەر لەسەر وەکو خۆم لەوانەیە بە نسبەت خۆمەوە هەوڵ ئەوە بەم کە وێنی نوێ بۆ ژنان دروستکەم وێنی نوێی کە ئیتر پێویستە بۆ جۆرە ژنان نیشان بدێ بەڵێ خات و هێش و فاتح فیلمساز سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون سپاسەکەم و میواندارێکەکان سپاسانەکەم زۆر سپاسدار هەبن